ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن. ئەمساڵ لە بارودۆخێکی تایبەتدا دەچین بە پێی 8 مارس ڕۆژی جیهانی ژنەوەکە لە ئێران شۆڕەشی ژن ژیان ئازادی لە ئارادایە و فەزای گشتی دنیاشی خستوەتە ژێر کاریگەری خۆیەوە. 8 مارسی ئەمساڵ بەرامبەر لەگەڵ 18 مانگی ڕەشەمەی 1401 هەتاوی. لەم ڕۆژەدا نزیک بە 6 مانگ بەسەر شۆڕەشی ژینەدا تێدەپەڕێت. شۆڕەشێک بە کاریگەریەکی قوڵی سیاسی، کۆمەڵایەتی و خەباتکارانە لە نێوخۆی ئێران و لە ئاستی دنیادا. ئەم شۆڕەشە نەتەنیا کۆمەڵگای ئێران بەڵکو دنیاشی گرتووەتەوە و بەم ئاعتبارەوە پشتیوانی جیهانی ڕایگشتی پێشکەوتن خواز بەرابەری تەڵەب و ئینسان دۆستی بەرەو لای خۆی ڕاکێشاوە و کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی دژیژن داوەتە بەر گورزی نەفرەت و بێزاری و لەلایەن خەڵکی دنیاوە پراوێزکراوە. ئەم شۆڕەشە جارێکی تر ژنی گەیاندووەتە ئاستی مەحوەربوونی کۆمەڵگا و سیاسەت و نیشانی داوە کە ژن نەتەنیا سیغە و ڕەگەزی دووهەم نیە بەڵکو بەتوانە، بوێر، فیداکار و زیاترین شایستگی بەڕێوەبردننی دنیای دوور لە شەڕ، کوشتار و پڕ لە ئاشتی، مرۆڤ دۆستی و محەبەتی هەیە. ئەم شۆڕەشە تەنانەت سیاسەتدا ڕێژەران و سیاسەتمەدارانی ڕاستی کۆمەڵگای لە ئاستی دنیادا یان وادار بە بێدەنگی لە بەرامبەریاندا یان وادار بە پشتیوانی زارەکی و دەغەڵکارانە کردووە. شۆڕشی ژینە لە نێوخۆی ئێرانیشدا کاریگەری قوڵی لەسەر بەشەکانی خوارەوە و بێبەشی کۆمەڵ لە ئاستێکی بەرین و سەرتاسەریدا هەبووە. هێزی بزوێنەر و پاڵنەری شۆڕشی ئێستا ژنان و لاوانێکی پڕشۆر و بوێرن کە بە هیچ شتێک بێجگە لە ڕووخانی فاشیسمی مەسەبی زاڵ بەسەر ئێراندا ڕازی نابن. ئەم شۆڕشە توێژەکانی بۆرژوازی ئێران چ لە حکوومەتی پێشوو، چ لە دەسەڵاتی ئێستادا و چ لە پەراوێزی ئەواندا لە نێوخۆ و دەرەوەی وڵات، بەڵام تێر لە سپرەی ڕەنگینی چۆسانەوەی کرێکاران و ستەمدیتوانی ئێرانی بە ئاشکرا خستوەتە بەرامبەریانەوە یان وادار بە پشتیوانیەکی شەرمنانە لێ کردووە. لە سەڵتەنەت تەڵەبە ڕووخاوەکان لە ڕاپەڕینی 1357ەوە بیگرە تا بەرەی ئیسلاحخوازانی حکوومەتی کەوتونەتە خۆ تا لە ترس و وەحشەت لەم شۆڕەشە کەشتی نقمبوو لە تۆفانی کۆماری ئیسلامیدا بە هێزایەتی خۆیان و پشتیوانی ئەمپریالیستەکان بگەینە کەنارێکی ئەمن. بەڵام لە بەرەی شۆڕشدا و بەتایبەت لە نێوخۆی وڵات لە سەرشەقام و لە گۆڕەپانی کردەوە و ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانەدا نەبوونێک لە سازش و نەدەنگێکی تەسلیم بوون لە بەرامبەر قاچڵان و بکوژانی 43 ساڵی ڕابردووی خەڵکی ئێراندا نابینرێت. لە شۆڕشی ژینەدا گەلێک جەستە فیداکارانە پەڕپەڕ دەبن بەڵام بە چۆکدان نایەن. 8 مارسی ئەمساڵ ڕۆژێکە کە دوای 44 ساڵ جارێکی تر بزووسنەوەی یەکسانی خوازانەی ژنان و پیاوانی ئازادی خواز بە 8 مارسی ساڵی 1357 دوای ڕووخانی ئیستبدادی سەڵتەنەتی بە ئامادەبوونی بەرینی ملیۆنی ژنان لەسەر شەقامەکانی ئێران و لەوانە 400,000 کەسی بەشدار لە ڕۆژی جیهانی ژن لە تاران دەبەستێتەوە. لەم ڕۆژەدا وەحشەتی دژی شۆڕشی ئیسلامی لە بزووسنەوەی ژنان گەیشتە لووتکە. خومەینی وەک بنیادنەر و ڕێبەری سیاسی مەسەبی نظامی تازە بەدەسڵات گەیشتووی ئیسلامی ترسی خۆی لە بزووسنەوەی ژنان نەشاردەوە و دەستوری سەرکوتکردنی ژنان شاردنەوەیان لەژێر حەجاب و پۆشینی ئیسلامیدا کە ئامرازی سەرکوت و سوکایەتی و بێمافی ژنە بە پشبەستن بە یاسا و ڕیسای دینی دەرکرد. ئێرانی ژێرحاکمیەتی کۆماری ئیسلامی وەک نمونەی بەرچاوی حکوومەتی دینی پشتیوانی نظامی چینایەتی سەرمایەداری لە هەمان سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمەوە یەکێک لە پایە سەرەکیەکانی پایەداری خۆی لەسەر زەوتکردنی مافە ئینسانیەکانی ژنان دامەزراند. ئەم ڕژیمە وەک نوێنەری بەڕبەریەتی نظامی سەرمایەداری دووباسکی مەزهەب و پیاوسالاری
بە هەموو هێزەوە لە دژی ژنان بەکارهێنا. بێبەزایەنەترین شێوازی توندوتیژی و سوکایەتی لە دژی ژنان لە ڕژیمی ئیسلامیدا بوونە قانونی. منداڵ هاوسەری پەرەدان بە لەشفرۆشی لە ژێر ناوی سیغا لێخۆشبوونی یاسایی سەبارەت بە کوشتنی ژنان بە بیانووی ناموسی، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرستیکردنی منداڵ، زەوتکرانی مافی داوەری و قەزاوەت لە ژنان، زەوتکرانی مافی سەفەرکردن بەبێ ئیجازەی پیاوان، بە یاسایی بوونی مافی دوو ژن لە بەرامبەر یەک پیاودا تەنیا بەشێک لە یاساکانی دژی ژنن لە ڕژیمی ئیسلامیدا. بەڵام بە بەرینایی ئاستی وەحشیگەری و سەرکوتی کۆماری ئیسلامی دژ بە ژنان، خۆڕاگری و نەبەردی ژنان لە کۆمەڵدا لە شوێنی کار و بنەماڵە یەکێک لە سفاتی درەوشاوەی خەباتی شۆڕژگەرانەی ئەم چواردەیەی دوای ژنانی ئێران بووە. خەباتێکە لەمڕۆدا ئاڵا هەڵگری شۆڕشی نوێ ژن ژیان ئازادی نەتەنیا لە ئێران بەڵکو لە ناوچەکە و دنیادا و مژدەبەخشی داهاتوویەکی دەرەوشاوەیە بۆ سەرجەم بەشەریەت. 8 مارسی 2023 بە پشتبەستن بە شۆڕشی ژینە و کاریگەریە جیهانیەکانی دەتوانێت ڕۆژی تووشی کێشە و ئاستەنکردنی ئاپارتاید و نایەکسانی جنسیەتی لە سەرتاسەری دنیادا بێت و ورەبەخشی ژنانی دەرگیر لە شۆڕشی ئێران، لە ئەفغانستانی گیرۆدەی دەستی تاڵیبان، لە ئۆکراینی دەرگیری شەڕی دووبەرەی کۆنەپەرستی سرمایەداری و ئەمپریالیستی، لە وڵاتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کشوەری ئەفریقای پڕ لە فەرهەنگی مەسەبی، پیاوسالاری و دژی ژن لە سەرتاسەری دنیادا بێت. پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب دەتوانن و پێویستە دەست لە نێودەستی یەک لە دژی فەرهەنگ و یاسای دژی ژن و پیاوسالار، لە دژی شەڕ و بنیادگرایی مەسەبی، لە دژی ئاپارتایدی جنسیەتی بۆ دفاع لە شۆڕشی ئێران تا گەیشتن مەمەفەکانیان درێژە بە خەباتێکی شێلگەرانە بدەن. لە 8 مارسی ئەمساڵ ڕۆژی جیهانی ژندا پێویستەکە خیابان و مەیدانی شارەکان لە دنیا و لە ژێر کاریگەری ئەم شۆڕشە ئێستادا لە ئێران ڕەنگ و بۆنێکی تر بەخۆیانەوە بگرن. لەم ڕۆژەدا پێویستە ئەرتەشی ملیۆنی ژنان و پیاوانی کرێکار، ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان، کۆمۆنیست و سۆسیالیستەکان بە ئامادەبوون و ڕۆیشتن لە ڕێزی یەکگرتوودا دەنگی ناڕزایەتی خۆیان لە دژی نظامی پڕ لە هەڵاواردنی سەرمایەداری و لەسەرەوەیانەوە شەڕی کۆنەپەرستانە و ئەمپریالیستی لە ئۆکراین، کوشتاری خەڵکی بێدفاع و مافواز لە ئێران بانگەواز بکەن و مژدەدەری دنیایەکی دوور لە شەڕ و کوشتار، ستەم و سەرکوت، دنیای سۆسیالیزم کە ڕزگاری ژن تێدا یەکێک لە پێشمەرجەکانی ڕزگاربوونی کۆمەڵگەیە بن. کۆمەڵە وێڕای پیرۆزباییکردن و ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژن بانگەواز لە گشت ژنان و پیاوانی وشیار و یەکسانی خواز دەکات لە ڕۆژی 8 مارسی ئەمساڵدا بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوە ناڕزایەتیەکان لە دژی ستەم و سەرکوت، لە دژی زیندان و کوشتاری ژنان و لاوان و لە دژی سیاسەتە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی و ڕووخاندنی شۆڕژگەرانێ لە کوردستان و ئێران شێلگیرانە بێنە مەیدانی تێکۆشان. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن، بژی سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران، کۆمیتەی ناوەندی کۆمەڵە، ڕەشەمەی 1401 فێڤریەی 2023.